کابرایەکی تەمەن 34 ساڵ لە یەکێک لە یانەشەوانەکانی باشووری ئەڵمانیا زوێکی ئەمڕۆ یەکشەممە تەقەی کردووە و کەسێکی کوشتووە و سیانی تریش بریندارن. پۆلیس لە شاری کۆنستانس دەڵێت هێرشبەرەکە بە قورسی بریندار بووە لە ئاکامی ئەو شەڕەتەقەی ڕوویدا لەگەڵ هێزەکانی پۆلیسدا و دواتریش لە نەخۆشخانە مردووە. یەکێک لە بریندارەکانیش پۆلیسە. دەمڕاستی پۆلیس بە تەلەڤیزیۆنی ئەڵمانیای وتووە بە دووری دەزانن تێرۆریزم مەبەستی پشتی ئەو هێرشە بێت و دەشڵێت هێرشبەرەکە کابرایەکی عراقی بووە و داوای پەنابەرێتیشی نەکردووە. ئەم هێرشەش تەنها 2 ڕۆژ پاش هێرشێکی تر بووە بە چەقۆ لە بازاڕێکدا کە کەسێک داوای مافی پەنابەرێتی کردبوو لە شاری هامبۆرگ ئەنجامی دابوو. لەو هێرشەدا کەسێک کوژرا و 6 کەسی تریش بریندارن. کاربەدەستان دەڵێن هێرشبەرەکەی هامبۆرگ ئیسلامیەک بووە بەڵام باری دەرونی ناجێگیرە.